دکتۆرەکەم وتی زۆر بژەی ساڵێک ئەگەر لەبەرەوەی تەواو بۆ جسمت بەخوای حقیقەت نالم زۆر بە هیلاک چوو قەڵەوی بە دەردێکی زۆر قورسێزانە یەکێکە لە نەخۆشیە کوشندەکان ئەوەی من ناڵاندم بەدەست قەڵەویە کەس نەی ناڵان دکتۆر پێمی تەواو گەیشتیتە حەدی ئەخیر بان جگەرت چوریە زۆر لەبارێتی ناو جسمت هەموو چوریە حتا لە ماخیرەت زۆر تەنگە نەفەس بووم نەفەسم ناهات دومەزە چوری دایەتێبان سیەکان میپاڵناوە دکتۆرەکەم وتی زۆر بژەی ساڵێک ئەگەر لەبەرەوەی تەواو بۆ جسمت من دوای ئەوەی کە ئەمەلیاتم کرد دوای ساڵێک و 2 مانگ چوون بۆ عومرە لە سعودیا لە مستەشفاکانی سعودیا فەحسێکم کرد وتیان ماشەڵڵا ئاساری چوری لە گیانت هەمووی نەماوە چوری تەواو بووە بەس حسەکەین یعنی بان جگەرت چوری هەبووە کەت خۆی ئێستا دای من وتومە لە لایڤەکانشم وتومە گەنجێکی 14 ساڵ بەخوای گەورە لە عومرم 14 و 15 و 16 بووم ئەم سەحەتەمە بووم کە ئیستا منی تێم لەبەرەوەی شەوان بە کپیەخ من لەوانەیە هاوسەکانم بێزار بوو بێتن کات خۆی ئەممەنە پرخەپەرخمە هات